وەرن با بە گاڵتە ئازاری کەس نەدەین. گاڵتە ئازارێکە کاریگەریەکەی هەمیشەییە. گاڵتەوگەب لە نێوان مرۆڤەکاندا خەریکە سنوورەکان تێدەپەڕێنێ بێ ئاگا لەوەی کە گاڵتە ئازارێکە کاریگەریەکەی هەمیشەییە. ڕەنگە مرۆڤ هەندێک جار گاڵتە بگال لەگەڵ ئەو کەسانەی خۆشی دەوێن یان گرنگیان پێدەدا چونکە نازانێ بە چ شێوازێکی تر ڕادەی خۆشەویستی خۆی بۆیان دەرببڕێ. بێنە بەرچاوت تۆ مناڵێکت خۆش دەوێ زۆر جار پەنا دەبێ بەر ئازاردان و گوشین تا ئەو خۆشەویستیەی بۆ دەربڕی چکە پێمان وایە ئەو تێمان دەگا یان بە ئەنقەست ئەو وشە و دەستەواژە و جوڵانە دەکەین کە ئەو پێی ناخۆشە و ئازاری پێدەخوا. بەڵام هەندێک جار بەبێ مەبەست لە ڕێگەی گاڵتەیەکی سادە و خۆڕسک بارتەقای تەمەنێک کەسی بەرامبەر ئازار دەکێژێ. لە بیرمەکە دڵی مرۆڤ وەک تایە ئۆتۆمبیلە، هەوای زۆر تێبکەی دەتەقێ، هەوای کەم تێدا بێ دەلەنگێ. هەر ئازارێک وەک بزمار بێ مەبەست یان بە مەبەست پەنچەری دەکا و کون دەبێ. دواتر پەشیمان بوونەوە و داوای لێبوردن و ڕوونکردنەوەی هۆکاری ئەو ئازارە تەنها پەنچەرێک لەسەر ئەو کونە دەدا بۆ ئەوی چیتر هەوای لێنێتە دەرێ. بەڵام خۆ لە ڕاستیدا کونەکە هەرماوە، واتە کاریگەریەکەی هەمیشەییە. بۆیە من دەڵێم هەر وشەیەک کە لە زاردا دێتە دەرێ یان لە پەنجەی شایەتماندا دێتە بوون و دێتە بەرێ دوو ڕێ هەیە بۆ وەرگرێ. موژدەیەکی پڕ تیمارە یان داخێکی پڕ ئازارە. وەرن با بە گاڵتە ئازاری کەس نەدەین.